بەپێی پۆلیس لێکۆڵینەوە لە ڕووداوی تەقەکردن لە ناوەندی بازاڕی ئۆلۆمپیا لە شاری میونخ لە باشووری ئەڵمانیا بەردەوامە. ئاکەمەکانی پۆلیس دەردەخات خوێندکاری ئەڵمانی بە ڕێگەز ئێرانی تەمەن 18 ساڵ لە دایکبووی میونخە و لەوێ گەورە بووە. بەهۆی تەقەکردنیەوە ئێوارەی هەینی 9 کەس کوژران و 27 کەسی دیکە بریندار بوون، پاشان خۆی کوشتووە. لێکۆڵەرەوان لە کاتی پشکنینی ماڵەکەیدا بەڵگەیان لەسەر دۆزیوەتەوە. ڕۆژی شەمە بەرپرسی پۆلیسی میونخ هۆبێرتۆس ئەندرێ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەنجامدەری تەقەکردنەکەی میونخ پەیوەندی بە دەوڵەتی ئیسلامیەوە نەبووە. ئاماژەی بۆشدا لێکۆڵینەوە لە ژووری تەقەکار دەریخستووە خواستی کوشتنی هەبووە. بەر لە ڕوودانی تەقەکردن تۆمەتبار لە ناوچەیەکی خۆشی میونخ ژیاوە، لە خێزانێکدا گەورە بووە، بژێویان باش بووە. دراوسەکان بە خوێندکارێکی ڕووخۆش باسی لەبارەوە دەکەن. ئێمە نازانین لە ڕاستیدا چی ڕوویدا. لەوانەیە هەفتەی داهاتوو زیاتر بزانین. هەموو یەکێک لە ئێمە تووشی سەرسوڕمان بووین. کارەکە دڵتەزین بوو. تند و تیژی و مردنی کەسانی بێتاوانی لێکەوتەوە. خەڵکی چوون بۆ شمەکڕین و لەوێ کوژران. بۆ هەتایە لە دەستخانەوادەکانیان چوون. ئەمە کارێکی دەڕەندەیی و بێبزەیانەیە. لە کاتی تەقەکردندا لەوێ بووم. بینیم ئۆتۆمبیلی پۆلیس و ئەمبولانس بە خێرایی بەرەو ڕوومان دەهات. نەمدەزانی چی ڕوویداوە. لە ئینتەرنێت گەڕام و لە ڕێگاوە هەموو شتێکم زانی. هەستم کرد ئەمە ڕاستی نییە. بەڵام دواتر بۆم دەرکەوت دوور نییە ئەمە لە هەموو جگایەک ڕوو بدات. پۆلیس دەڵێت تەقەکردن بە دەمانچەی 9 ملیم کراوە، لەوانەیە بە ڕێگایەکی نایاسایی دەستی کەوتبێت. لەناو جانتاکەیدا 300 فیشک دۆزراوەتەوە، تا ئێستا نەزانراوە چۆن چەک و پارەی پێویستی بۆ ئەو کارە دەستکەوتووە. لێکۆڵەرەوان دەڵێن تاوانبار لە داتای پۆلیسدا نەبووە و دەنگۆی ئەوە هەیە تووشی خەمۆکی بووە و لەژێر چاودێری دەرونیدا بووە، کە ئەمەش لەگەڵ لێکۆڵینەوەی پۆلیس دەگونجێت.